بابەکە ئەڵێن هەورامەکان لەسەر بەردیڕە خۆیان نەژێنن مەبەستیان ئەمەیە. لە یەکێک لە باخەکانی هەورامانم لەبەرەوەی ڕێگاکەی زۆر سەختە، ڕێی سیارەی نییە بۆ ئەوەی لە نێوان ئەم شاخ و دۆڵەیە کەلوپەلەکانیان بگوازنەوە. خاوەن باخەکە بەدەستی خۆی تەلەفریکێکی بەم چەند کەلوپەلە سادەیە دروست کردووە لە بەرزی 150 مەتر. ئەو خانووەش کە لەو بەرەوە ئەیبینی هەرچی کەلوپەلی ناو خانووەکەی و تەنانەت ئەو بەردەش کە خانووەکەی پێ دروستکراوە بەم تەلەفریکە گوازراوەتەوە. خاوەنی باخکاڵێ خۆ من ئەتوانم ڕێگا لێم و بۆ ئەوی سیارە کەلوپەلەکانم بۆ بگوازێتەوە یاخو بەرهەمەکانم بۆ بگوازێتەوە بۆ من کار ئاسانی ترە. بەڵام هەورامیەکان بە دۆستی سروژ ناسراون، نایانەوێ زیان بە لقی درەختێر بگا، هەر لەبەر ئەوە کاراسانیان بۆ خۆیان کردو و دەسەوسان نەوەستاون بژی هەورامیەکان.